وەک ئەبینن من ئەمڕۆ لە بەردەم خوێندنگەیەکی بنەڕەتیە، خوێندنگەی بەرانانی بنەڕەتی. بە خۆشحاڵیەوە سەرەتا ئەمێ ئاماژە بۆ بکەم کار و چالاکیەکانی منداڵ پارێزی کوردستان هەمیشە و بەردەوامە لە خزمەتی منداڵانی ئەزیزە، منداڵانی چاوگەشت، منداڵانی بەهرەمەند کە بتوانێت بەهرە و توانەکانی منداڵان زیاتر دەربخان. هەر بۆیە لە میانی ئامانجەکانیشی یەکێک لە پرۆژەکانی دروستکردنی با بڵێن کۆمەڵێک تابلووی جوانە کە ئێستا لە پشتی منیشەوە هاوکارم وێنەکان ئەگوازێتەوە، دروستکردنی چەندین تابلووی با بڵێن خۆپارێزی لەگەڵ ئەوەشە تابلووی مافەکانی منداڵانە کە هەمیشە و بەردەوام گرنگە بە هەندی وەرگری مافەکانی منداڵان و لای دایکان و باوکان گرنگی پێ بدرێت. جا من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر ئەم پرۆژەی کە منداڵ پارێزی کوردستان هەرجارەی خوێندنگەیەک بەسەر ئەکاتەوە و نەخشاندنی با بڵێن دیواری خوێندنگاکانی ناو شاری سلێمانی و دەرەوەی شاری سلێمانیش و هەم قەزا و ناحیەکانیش بەسەر ئەکاتەوە. ئەچمە لای زۆر بەڕێز مامۆستا سەلام حەمادی، مامۆستا گیان بیتە لای من بەڕێزانۆک و دەستی بەڕێوەبەری پەروەردەی هونەری لا منداڵ پارێزی کوردستان لەگەڵ مایە سڵاو لەبێت. بەخێر بێن سەر چاوم، زۆر سوپاس هەربژێت. مامۆستا سەلام با هەر لەوە دەست پێ بکەین، ئەبینین خوێندکاران جموجۆڵێکی زۆر باشیان هەیە، پێم خۆشە ئامانجی ئێوە چی بوو لە دەستنیشانکردنی ئەم پرۆژەیە لە خوێندنگی بەرانانی بنەڕەتی کە ئەمە یەکەم پرۆژەیە دەستان پێ کردووە؟ بەخێر بێن سەر چاو. بێگومان ئامانجمان ئەوەیە کە ئەمەی کە لە نەخشاندنی دیواری خوێندەکانی شاری سلێمانی و دەوروبەری خاڵی سەرەکیمانەوەیە کە خۆپارێزیەکان بە خەڵک ئاشنا بکەین. ئێمە ئەم شوێنانمان هەڵبژاردووە، ئەمە سەر شەقامی سەرەکیە کەسانێکی زۆر لێوەی ئەڕوا و وەکەوە خەڵک لە خۆپارێزیەکان بەدەر لەوەش مافەکانی مناڵان بۆ نمونەمە مادەی 12 لە مافەکانی مناڵان کەسان ئاشنا بکەین بە مافەکانی مناڵان بۆی کەەوە زیاتر کەسانی خۆمان ئاشنا بکەین بە مافەکانی مناڵان. ئێوە ستافەکەتان چەند ستاف هاتوون لەگەڵتانە بەژاریان کردووە لە نێو ئەم پرۆژەیە و خوێندنگاکانیش کێو بەسەر ئەکەنەوە بۆ ئەم پرۆژەیە؟ لە ڕاستیە ئەمەی کە ئێستا ئیشەکەن هەمووی خۆبەخشن، هەمووی خۆبەخشی کازیوەکانن. ئێمە 7 پرۆژەمان کاری کردووە، 7 پرۆژە 6 کازیوە لە ناو شاری سلێمانی و کازیوەکانی دەرەوەی بازیان و چوارتاش لەگەڵ کازیوەی حەسارمان هەیە لە شاری کەرکووک، ئەوانی هەڵساون بەم ئیشە. 40 ستاف بەشداری کردو بێ لە خوێندکارەکان، 40 ستافی خۆمان بەشداری کردو لەبێ لە شانزەی سێوە دەستمان پێ کردووە. ئەمە قۆناغی یەکەمە، هەتا ئەمڕۆ بەردەوامین. قۆناغی دووەمیش هەوڵین لە هەموو قوتابخانەکانی شار و دەوروبەرەوەی کەمەوە هەموو دیوارەکان بە تابلۆیانە بنەخشێنین. مامۆستاگیان با بەس لەوە بکەین، ئەبین سکێچی زۆربەی ئەو وێنانەی کە ئەمڕۆ خوێندکاران لەگەڵ ستافی ئەزیزی منداڵ پارێزە وێنەکان ئەکێشن، پێشتر با بڵێن ستافەکە سکێچی تەواوی وێنەکانی کێشاوە، منداڵان هاوکاریان ئەبن لەگەڵ ئەوەی کە وێنەکان بە باشی تاواکەن. بێگومان مناڵەکان هاوکارن، یعنی زۆر بە خۆشحاڵیەوە کە سکێچەکان بۆ کێشتێت شوێنەکان دانراوەکەوە ئەوان چی بکەن، هەرێکە و بە ڕەنگێک و بە شێوەیەکی تر ئەینەخشێنێت. مامۆستاگیان هیچ پامێکی ترە نەماوە، من ئەمێ بچمە لای خوێندکاران. زۆر سپاس، دەستان خۆش بێ، بەخێر بێت. خۆش مامۆستا سەلامگیان. بەڵێ وەکو مامۆستا سەلام ئاماژەی پێ کرد کە ئەمە یەکەم پرۆژەیە کە ئەمڕۆ لە نێو خوێندنگەی بەرانانی بنەڕەتی خوێندکاران لەگەڵ ستافی منداڵ پارێزە دەستیان کردووە بە نەخشاندنی زۆرێک لەو وێنانەی کە گوزارشن لە خۆپارێزی و مافەکانی منداڵان. وەکو ئەی بینن ئەم خوێندکارە چاوگەشانە لێرن. کچی جوان چۆنی دادێ؟ چۆنی؟ باشم، سپاس. پێم بڵێ ئەمڕۆ تا چەندێ دڵخۆش بی کە هاتی بۆ خوێندنگە ئەم ستافی منداڵ پارێزە بینی بانی تۆیان کرد وتیانوەرە لەسەر دیوارەکە چەند نەخشاندنێکی زۆرێک لە مافەکانی منداڵ و خۆپارێزیە نەخشێنی لەسەر دیواری خوێندنگە. زۆر دڵم پێی خۆش بوو کە ئێوە هاتن، زۆر حەزم لە وێنەکێشانە و هەروەها من وێنەکێشان بەلای منەوە کاتێک وێنەکێشم هەستی ناو مێشکم دەرەبڕم. ئافرین مافەکانی منداڵ ئەوەی کە بۆنە لەگەڵ هاوڕەکان تا بەیەکەوە وێنە بکێشن، مافەکانی منداڵ ئەوەی کە با بڵێن دایکان و باوکان کەسانی دەوروبەرگوێ لە ئێوەی منداڵ بگرن. تۆ تا چەندە حەز ئەەکەی ئەم مافی کە لەسەر ئەم دیوارە ئەینەخشێنی لەگەڵ هاوکاری منداڵ پارێزە مافێک بکە بە هەند وەرگیرە؟ بەڵێ ئەمەوێت مافی قسەکردنمە بێت و مافی وێنەکێشانیش. ئێستا چی کێشادی پێم بڵێ؟ ئێستا من ئەمەم تۆخ کردەوە و منداڵێکە دڵی خۆشە لەگەڵ هاوڕەکانیە. دەستەکانە خۆش بێ، زۆر زۆر سپاس. ئەم کوڕە جوانە شەیرێ بزان قسەم بۆکە کوڕی جوان چۆنی؟ باش، سپاسی. تۆ لە پۆلی چۆن بووی؟ 5.
باشە لە خوێندنگە لە قوتابخانە زیرەکی بەڵێ باشی بەڵێ ئافرین جێگەی دڵخۆشیشە پابەندی ڕێنمایە تەندروستیەکانی ماسکیشە بەسەوە وایە بەڵەوە یەکێک لەو وێنانی کە ئەمڕۆ ئێوە ئەیکێشن خۆپارێزیە دژی ڤایرۆسی کۆرۆنا لەگەڵ مافەکانی منداڵان تا چەندێک گرنگە منداڵانی تریش چاو لە ئێوەی منداڵانی بەهرەمەند کەن بێن ئەم وێنانە بکێشن وەڵای گرینگە ئەوە خۆشمان پارێز ئەی تۆ چی و کێشادی پێم بڵێ من دایگم لە سەکێشات وەمە تۆخکەم قوربان دەست خۆش بە فەرمو خەریکی تابلۆگەتان بن بەڵ خۆشەویستان وەکو ئەبینن خوێندکاران بە جۆش و خڕۆژێکی زۆر باشەوە لێرە لەگەڵ ستافی منداڵ پارێزە خەریکی وێنە کێشانن لێرەش ئەبینین بەشێکی تابلۆکان گزارشتە لە خۆپارێزی دژی ڤایرۆسی کۆرۆنا کە هیوادارین تەواوی ئەو خوێندنگایانە لەجات ئەوەی کە لەسەر دیواری خوێندنگاکان با بڵێن بە کۆمەڵێک بابەتی نەشیا و دیوارەکان ناشرین ئەکەن یاخود هەندێک بابەتی ڕکلام لەسەر دیواری خوێندنگاکان ئەبینێت ئەگەر بێت و بەم وێنانە گزارشتی لێ بکرێت زیاتر و زیاتر خوێنکار خوێندنگەکەی خۆش ئەوێت یاخود خوێندنی زیاتر خۆش ئەوێت و زیاتریش وێنەکێشێکی باشی لێ دەرئەچێت ئەم سافەش لێرەن زۆر سەرقاڵن چۆنن خوێنکار ئازیزەکان تۆ باشی باشیت مەشغوڵ بووی چاکر ناوچی بوو تۆ شار و سامون شارۆ بەڵێ کاکە شارۆ تۆ لە پۆلی چۆن بووی شەش ئافرین ئەم ساڵە بێ خوێندنێکی باش بکەی بۆی نمرەیەکی باش بەدەستێنی وایە تو وێنی چیت کێشا ئەمڕۆ تا چەندە لەگەڵ ئەم پرۆژەی منداڵ پارێزا بووی ها وەڵی ئەو دەمامە کوشتانە لەبەرەوەی کە خەڵک دەمان بکاتە دەمی و ماسکەکەش بەسە تا چەندە چی بە خوێندکارانی خوێندنگاکانی تر ئەڵەی کە هاوکاری ستافی منداڵ پارێز بن لە ئەنجامدانی ئەم پرۆژە هیوادارم خۆیان پارێزن لە ڤایرۆسی کۆرۆنا و دەمامک لە دەمکەن و خۆیان پارێزن زۆر باشە زۆر باشە دەست خۆش بێت ئەم خوێندکاری تریش ئەدوێنم چۆنی باشی بەڵێ تۆ ڕەنگی پەمەیت زیاتر لەسەر وێنەکان نەخشاندووە زیاتر حەز لە ڕەنگی پەمەیە ئەرەوەڵە ئەی دوایی گزارشتی ئەم وێنەیەت بۆ ئێمە بۆ بینەرانی دەرخە ئەمە گزارشتە لە چی ئەمێ وەڵای خۆیان بپارێزە لە ڤایرۆسی کۆرۆنا خۆیان بپارێزە لە ڤایرۆسی کۆرۆنا تا وەعزە کوردستان باشتر بێتەوە تا چەندە گرنگە خوێندکارانیش لەسەر دیوارەکان هەندێک جار ئەبینین هەندێک لە خوێندنگاکان ئەوەی جێگەی نیگەرانیە شتی نەشیاو لەسەر دیوارەکان ئەنووسنیان دیوارەکە ناشرین ئەکەن ئەگەر بێت و بەم وێنانە جوانی بکان خوێندنگاکەشیان جوانترە بێت تۆ ئەڵێکی وەڵای هیوادارم شتی ناشرین لەسەر دیوارەکانی مەکتەب نەکەن چونکە مەکتەب ستودێکی زۆری بۆ ئێمە هەیە بە قوربان دەستەکانە خۆش بێ زۆر سپاس ئەم ستافی منداڵ پارێز لێرێ خەڵتونگیان سلااو لەبێ سڵاو لە تۆش سپاس خۆش سپاس بەڕێزت تا چەندە هاوکاری خوێندکاران ئەبیت کە تا بتوانن زیاتر خوێندنگایان لە خۆشەویست بێ زیاتر وانی وێنە کێشانیشیان زار با بڵێن وانەی هونەریان لە خۆشەویست بێت لە ڕێگەی کێشانی ئەم تابلۆیانە لەسەر دیواری خوێندنگاکان بەڵێ ئێمە وەکو ستافی مناڵ پارێز کازیۆکان بە تایبەتی هەستاوین بەوەی کە ڕێنمایەکان بە شێوەیەکی هونەریانە بگەینین بە مناڵەکان هەم وەکو ئەوەی کە وێنە کێشان و ڕەن لای مناڵەکان هەبێ لەگەڵ ئەوەشە مناڵەکان زیاتر ئێمە کە خۆیان ئەهێنینە ئێرە بۆ ئەوەی زیاتر خۆیان ڕەنەکانمان لەگەڵا بکەن بۆ ئەوەی کە هەم بزانن کە هونەری وێنە کێشان ئەتوانێ پایان بگەێنێ لەگەڵ ئەوەشە ڕەنەکان بەکارهێنن ڕەن مانای مناڵ و واتای جوانی و ئەتوانن پێکەوە بە هەردوو لامان شتێکی جوان دروست بکەین مامۆستا سەلامیش ئاماژێ پێکرد کە ئێوە سکێچی تەواوی وێنەکانتان لەسەر هەریەک لە دیواری خوێندنگاکان ئەنەخشێنن دوجار ئەم خوێندکارانە بە کۆمەڵێک ڕەنگی جوان جوان ئەوەی کە خۆیان حەزی لێ بکەن لەبەری دنیای منداڵ ڕەنگە و ڕەنگە گزارشەکەن لە تەواوی وێنەکان کەواتە ئەمان تەنیا ڕەنگەکان بۆ سکێچی تەواوی تابلۆکانی ئێوە نەخشێنن لەبەرەوەی سکێچ تۆزێک بۆ مناڵەکان قورسە بێت ئەوان ناتوانن سکێچی وێنەکان بکەن ئێمە ئاسانکاریمان بۆ کردن سکێچەکانیان بۆکەین ئەوانیش ڕەنگەکان ئێمە یعنی ئاماژیان پێکەین ئەمە ئەوەیە ئەوەیە ئەوانیش ڕەنگەکان هەڵەبژێرن و ڕەنگیەکەن لەگەڵمانە
باشە زۆر باشە جاوەک ئەبێنم ئەم خوێنکارانە زۆر خۆشیانەیە ئەم کچە جوانش لێرەیە کۆمەڵێک ڕەنگی زۆر جوانی تێکەڵ کردووە لەگەڵ با بڵێن لە تای ئەو وێنانی کە ئەمڕۆ لەسەر دیواری خوێندنگاکانە بینرێ چی جوان با بێمە لای تۆ چۆنی بە قوربان تۆ ناو چی بوو هایمە گیان ئەبینم کۆمەڵی ڕەنگی جوانە تێک هەڵاو کردو تۆ حەز لە وێنە کێشانە بەڵێ زۆر حەزێتی بەڵێ لە منداڵی و حەزلی بووە بەڵێ ئافرین ئەی لە تەواوی با بڵێنەها خوێندنتە تا چەندە گرنگی بەوانەی هونەر ئەیە لە نێو خوێندنگەکەتانە زۆر من ئاینی پێدەدەم گرنگی پێدەدەم چکە ئەو ڕنگانە کە باشن دەبێت بزانین کە مەسەرن ئەم بۆچی دەبێت مەسەرن نەکو ئەمە نەزانین بۆ مەسەرن بۆ جلەکە بێ نەگونجە لەگەڵ یابێ زۆر دەرگیزکەی لەگەڵ یابەیە کە جلەکە لەگەڵ یا بگوجێنی ئێستا پێم بڵێ وردە وێنەکەش پێشە قسەش لەگەڵاکە ئەمە ئێستا چ ڕەنگێکی تربان بۆ نەخشێنی ئەمە کە ئەمە ئێستا دەموچوی بۆیە دەکەم ئەمە ڕەنگی پێستە لەگەڵ یان دەگونجێ زۆر ئێستا بەمە زۆر پڕی دەکەینەوە بۆ تا بێ ڕێک وەکو خۆی بێت دەست خۆش بێت ڕەنگێکی جوان کە و دواییەمەوە بۆ لاشان بزانم وێنەکەتان بە کێ گەیشتە باشە دەست خۆش بێت بە ئومێدی ئەوەی بەردەوام بن لە وێنەکێشان دەست خۆش بەڵێ ئازیزان وەکو ئەم خوێنکارانە تەواوی ئەو تابلوانی کە یاخوتاوی ئەو وێنانی کە لەسەر دیواری خوێندنگەکە کە ئەمڕۆ بە شازێکی ڕاستەوخۆ کاکەمال وێنەکانمان بۆ ئەگوازێتەوە چەندین وێنەی جوان چەندین وێنە کە گوزارشتە لە دنیای منداڵ لە مافی منداڵ کە منداڵ بیرمان نەچێت کە چەندین مافی هەیە مافی خوێندنی هەیە مافی ئەوەی هەیە کە بۆ نمونە دایکان و باوکان کەسانی چواردە وەرگوی لێ بگرن مافی ئەوەی هەیە ئازادیەکی تەواوی هەبێت یاخود لەگەڵ هاوڕێکانیان لەگەڵ تەواوی خوێنکارانی هاوڕێیە بتوانن هەر بەهرەیەکیان هەبێ هەر توانایەکیان هەبێت ئێمە بتوانین پشتگیری و هەماهەنگیان بکەین و ئەوەی جێگەی دڵخۆشیشە سافی منداڵ پارێز تەواوی خوێندنگاکانی ناوشاری سلێمانی وەکەوەی من ئاماژەم پێکرد بەسەری ئەکەنەوە هەمدەرەوەی شارەکان و قەزا و ناحیەکانیش تەواوی دیواری با بڵێن چواردەوری دیواری خوێندنگاکە ئەنەخشێنن کە ئێستا نیوەی سکیچی با بڵێن تابلۆکان تەواو بووە ئەم خوێنکارانش هاوکاریان بوون لەگەڵیانە ڕەنگە لە درەنگانیەکە تەواوی دیوارەکە بنەخشێنرێت بەڵام ئێستا نیوەی ئیشەکە بە کۆتا گەیشتووە ڕەنگیشی ئەکەن خوێنکارەکان ئەم کچە جوانانش لێرن ئێوەش قسەم بۆ بکەن چۆنن باشین بەڵێ ئەی ئافرین تۆ ناوچی بوو ئانی بەختیار ئانی گیان تۆ حەزت لە چ وێنەیە کە بینەخشێنی من وەکو لە دیواری مەکتەبەکانە وێنەیەکمان کێژاوە کە زانیاری لەسەر ئەم قوتابیانی کە لە مەکتەبی بەرانانن زانیاریان پێگەێنێ لەسەر دیواری مەکتەبەکە تو چ مافێکی منداڵی خۆت حەز ئەەکەی زیاتر لەسەر دیواری خوێندنگاکەت بنەخشێن حەزەکەم مافێکم هەبێ وێنە بکێشم لەسەر دیوارەکان وێنەی جوان پێ بم گرنگیشی بە وێنە کێشان چەند وێنە و کێشاوە ئەم دیوارانم کردووە وە خۆشم دەستی وێنەم هەیە جوانە بە ئومێدی ئەوەی ببی بە خوێنکارێکی بەهرەمەندی وێنەکێشی زۆر باش دەستخۆش بە قوربان خەریکی وێنەکەت بە دەستەکانە خۆش بێت چ خوێنکارێکی تریش با بدوێنم زانم کامیان لەمانە قسە ئەکەن جا مەشغوڵی وێنە کێشانیشن منداڵ کە ئەچێتە ناو دنیا ڕەنگا ڕەنگەکەی خۆیەوە ئیتر تەواوی کارەکانی لا خۆشەویست ئەبێت ئەدەی با بزانین وێنەکەتان بە کۆتا گەیشتووە کچی جوان ئەدەی تۆ زۆر ئەم لا بزان چیتان کە ئەی ئافرین زۆر باشە ئەو تۆ کۆتایی وێنەکەت تەواو کرد بەڵێ شو کرد وەڵا بجامەی کوڕەکەم بۆ یەکرد زۆر جوان دەرچوو بەڵێ زۆرشمان حەزێ بوو کە دیوارەکە ڕەنکەین بە هیوای دڵخۆشیمان بێت تۆ تا چەندە گرینگە بۆ نمونە لەگەڵ منداڵانی هاوڕێتە کۆ ببنەوە دیواری خوێندنگاکان بنەخشێنە وەڵا ئێمە زۆرمان حەز لێە کە ئێمەش هەڵبژاردراین زۆر دڵمان خۆش بوو هەمومان هاتین دیوارەکانمان بۆ یەکرد دڵمان زۆر خۆش بوو دەستخۆشگانەکەم خەریکی وێنەکان بن بەڵێ خۆشەویستان
وەکو ئەیبینن لێرە لەسەر دیواری ئەم خوێندنگەیە منداڵان بەدەست و پەنجەکانیان بە بڵین ستافی تەواوی ستافی منداڵپارێزی کوردستان کە لێرە ئامادەن ئەمڕۆ ئەم خوێندکارانش هاوکاریان بوون بڵین لە تەواوی نەخشاندنی ئەو وێنانی کە ئەمڕۆ لەسەر دیواری خوێندنگەی بەرانانی بنەڕەتی کە بڵین ئەم خوێندکارانە قۆناغی 5 بوون بەشداریان کرد بە ئومێدی ئەوەی تەواوی خوێندنگاکانی تریش ئەم پرۆژەی تیا بکرێت لەبەرەوەی پرۆژێکی زۆر جوانە پرۆژەیە کە بە هەند وەربگیرێت تاوکو دیواری خوێندنگاکان هەمیشە بە نەخشاندنی دەست و پەنجە ڕەنگینەکانی منداڵان بنەخشێنرێت بە وێنەی جوان نەک بە کۆمەڵێک کاری نەشیاو کە لەسەر دیوارەکان ئەنەخشێنرێت.